مانگێک بەسەر سەردانەکەی تێدەپەڕێت. ئاڵای ڤاتیکان و وێنەی پاپا فرانسیس هەر لە شوێنەکانی خۆیان لە شەقامەکانی قەزای حەمدانیەدا ماون. پێش سەردانەکەی پاپا لە کاتی هەڵواسینی ئەو وێنانە مەسیحیەکانی دەشتی نینەوە هیوایان دەخواست سەردانەکەی پاپا بۆ ناوچەکەیان ببێتە پاڵپشتی و ئیرادەیەکی بەهێز بۆ ئاوارە مەسیحیەکان تاوەکو بگەڕێنەوە ناوچەکانیان. تا ئێستا جگە لەو خێزانانەی گەڕابوونەوە بۆ قەزای حەمدانیە هیچ خێزانێکی تر لە دوای سەردانەکەی پاپا نەگەڕاونەتەوە سەر ماڵەکانیان لەو قەزایە. للأسف لم تأخذ أي خطوة من هذه الخطوات التي كان يأملها المسيحيون. بەداخەوە هیچ هەنگاوێک لەو هەنگاوانە نەنراوە کە مەسیحیەکان چاوەڕێیان دەکرد بۆ باشترکردنی ژیانیان. چاوەڕێمان دەکرد لە دوای سەردانی پاپا دەستی ئاوەدانی بگەێنرێتە ناوچەکانمان و خێزانە زیان لێکەوتووەکانمان قەرەبوو بکرێنەوە و ئاوارەکانمان بگەڕێنەوە بۆ دەشتی نەیناوە، بەڵام هیچ لەوانە نەکراوە. فقط خلال زيارة البابا. مەسیحیەکان دەڵێن ئەگەر زیان لێکەوتووەکان قەرەبوون نەکرێنەوە قەزایەکەیان هەروە بە چۆڵی دەمێنێتەوە، خێزانەکان ناگەڕێنەوە سەر ماڵەکانیان. في مركز قضاء الحمداني وحده بحدود أكثر من 1500 بيت إضافة إلى 500 بيت مهدم كلياً. لە ناوەندی قەزای حەمدانیە 1500 خانووی سوتاو هەیە، 500 خانوو بە تەواوی وێران بووە. ئەوانە ئەگەر قەرەبوو نەکرێنەوە لە توانایاندا نییە خانووەکانیان نۆژەم بکەنەوە و بگەڕێنەوە سەر ماڵەکانیان. دەشتی نینەوە زیاتر لە 4 ساڵە ئازاد کراوەتەوە، بەڵام تا ئێستا نزیکەی 130 خێزانە مەسیحیەکان گەڕاونەتەوە سەر ماڵەکانیان. ئەوانەی تر بەشێکیان لە شار و شارچکانی هەرێمی کوردستان ماونەتەوە، بەشێکیانیش چوونەتە دەرەوەی وڵات. گەیلان بۆتانی کورسات نیوز، قەزای حەمدانیە.